سەرەتا پێشەوەی پێناسێکی تەکنۆلۆژیا پێین ئەمانوێت سەرەتا بزانین وشەی تەکنۆلۆژیا لە چیەوە هاتووە. وشەی تەکنۆلۆژیا توانم بڵێم وشەیەکی یۆنانیە لە دوو شەب بەکارێت تەکنۆ لەگەڵ لۆجی واتە فێربوون و تەکنۆ یعنی هونەر واتە هونەرێکی فێربوون. پێناسی تەکنۆلۆژیا ئەتوانین بڵێن بریتە لە زانستێکی زانیاری بە شێوەیەکی کردداری. جا ئەم کردداری ئەتوانێت لە بواری پیشەسازیە بەکاربێنێ یا خۆت لە ژیانی ڕۆژانە ئەم زانستە بەکاربێنێ. ئەتوانین بە شێوەیەکی گشتی تەکنۆلۆژیا بکەین بە سێ بەشی سەرەکیەوە. یەکەمیان پێوتێ میکانیکال تەکنۆلۆژی واتە ئەو تەکنۆلۆژیانی کە لە بواری بەرهەمهێنانی ئامێرە دەورە بین وەکو دروستکردنی مەچینە گەورەکان کە لە کارگەکانە بەکارێندێ یعنی هەموو پیشەسازی قورسەکان کە لە بواری میکانیکە. دومیان پێوترێ ئیندوستریال تەکنۆلۆژی زیاتر ئەو تەکنۆلۆژیانە ئەگرێتەوە بۆ نمونە ڕۆبۆتی کە ئێستا دەورێکی باڵا بینێ لە کارگەکانی دروستکردنی سیارە ڕۆبۆت بەکارهێنن ئەوەش ئەچێتە بواری ئیندوسترا تەکنۆلۆژیەوە. سێم جۆری لە بواری تەکنۆلۆژی میدیکال تەکنۆلۆژیمان هەیە واتە دروستکردنی ئەو ئامێرانەی کە لە بواری طوبیا دەورە بین وەکو XRI، MRI، EGG لە بۆ تەختیتاتی دڵ هەروە چەند ئامێرێکی کەمانەیە بۆ فەحسی شەکرە و ترپەی دڵ و فەحسی خوێن و ئەمانەوە زۆر شتی تر یاخود هەندێ ئامێریکەمان هەیە کە بۆ فەحسی نەخۆشی سەرەتان بەکارێن یاخود بۆ فەحسی بورچی لە بۆی بدۆزێتەوە بزانێ بورچی لە بەرگیتیای کێشەکەی چیە. ئەمانە هەمووی ئەو بوارانن کە لە تەکنۆلۆژیا لەو سەرسێ بەشە سەرەکیە پێکدێن. بەتەکیید بە دڵنیایەوە ساڵانێکی زۆر لەمەوە پێش ئەوروپایەکان ئەمریکایەکان لەسەر تەکنۆلۆژیای ژینگە ئیشیان کردووە چونکە ئەوان هەستیان کردووە کە ئەگەر هاتوو پەرەنێن بە تەکنۆلۆژیای ژینگە تێکەچێ و ئەوەش ئەبینن ساڵانە ژینگە بەرەو گەرموویەکی زۆر ڕەوا. ئەمە هەمووی لە ڕێگەی پیسبوونی ئاو هەوا. یەکێ لەو تەکنۆلۆژیانی کە ئێستا دروستکردنی بڵین سۆلاریۆمە بەڵێ لە زانکۆکانە ئەخوێندەیە دروستکردنی ئەو تۆڕباینی کارەبانە بۆ دروستکردنی کارەبا لە ڕێگەی ژینگەوە ئێستا تازەترین تەکنۆلۆژیا کە ئێستا ئیشی لێسەرەکەن دروستکردنی سیارەیە کە بڕوا بەبێ بانزین وانە لە ڕێگەی زۆلاریۆمە بێ لە ڕێگەی کارەباوە بێ. ئەمە ئیسیفادەیەکی زۆر ئەگەێنێ بە ژینگە و ژینگە پاکەیەڵێتەوە ئەو هەموو تەپ و تۆز و ئەو هەموو گازە خراپەی کە دروست ئەبێ ناچێتە ژینگەوە. طبیعی بەڵێ ئەمانە بەشێکی سەرەکین کە لە زانکۆکانی ئەوروپا بەتەکید داعمەکرێن ئەخوێندرێن و کۆمپانیەکانی ئەوێ بەتەکید سەپۆرتیانەکەن ڕیسێرچێکی زۆر باش هەیە لەسەر ئەوان ئەتوانم بڵێم زۆر دەمێکە دەستیان کردو و هەستیان بۆ کردووە کە ژینگە بەرەو پیسبوونێکی زۆرە ڕاو لە بەرەوە لە ناوەندێ ئەکادیمیەکانەوە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە ئیشان بۆ کردووە بۆی ئەو کێشەیە چارەسەر. بەڵێ تەکنۆلۆژیای ژینگەی هەیە. تەکنۆلۆژیای ژینگەی ئەتوانم بڵێن ناودرێت تەکنۆلۆژیای سەوز یاخود تەکنۆلۆژیای پاک. بریتە لە تەکنۆلۆژیایکی نوێ کە ڕێگریەکە لە پیسبوونی ژینگە. بۆ نمونە زۆرن لەمانە بۆ نمونە ئێستا ئەتوانین ئێمە وزەی کارەبا لە خۆر بەرهەمبێنین ڕێگەی سۆلاریەکانەوە یاخود وزەی کارەبا لە با بەرهەمێنین ئەمانە وزەیەکی پاکن. یعنی خۆتان نەزانانی ئێمە ڕۆژانە لە کوردستانە مۆلیدەیەکی زۆرمان ئیشەکە و دووکەڵێک و بەنزینێک و گازێکی زۆر و دوخانێکی زۆرە کاتە ژینگەوە ئەمە هەمووی ژینگە پیسەکە. بەڵام ئەگەر ئێمە بڕۆین ئەم تەکنۆلۆژیانە بەکاربێنین ئەو وەختە سی بێوەکو من ئاگادارم تا ئێستا لە زانکۆکان و لە زۆری پەیمانگە تایبەتەکانیشا ئێمە بەشێکمانیە بە ناوی تەکنۆلۆژیای ژینگەیەوە. چەند پەیمانگایکی تازە کراونەتەوە احتیمال ئەوان تازە بەشێکیان هەبێ بەو ناوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە نیمانە. هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە بۆی ئێستا ئێمە بە ئاگابوونمان هۆشمەندبوونمان لەو بوارەوەیە کەمتر تەرکیزمان لەسەر ئەوە کردووە ئێمە چۆن اختصاسێک بخوێنین کە بێتە هۆی ئەوەی کە ژینگەکەمان پارێزی.
ئەم پرسیارە ئەتوانم بگەڕێنەوە بۆ زیاتر بۆ ناوەندەکانی ئەکادیمی بۆ وەزارەتی خوێندنی باڵا کەوا لە زانکۆکان کەوا ئیتر پەرە بن بەوەی کە چۆن تەکنۆلۆژیای تازە بخوێنین کە ببێتەوەی پاراستنی ژینگەکەمان. بەڵام بەداخۆ ئێستا لە کوردستان وەکو من ئاگاداریش بم لە زانکۆکانی عێراقیشە تا ئێستا من بەشێکی وام گوێ لێ نەبووە کە لەسەر تەکنۆلۆژیای ژینگەی ئیش بکەن. لە تەکنۆلۆژیا چەندین سوودی گەیاندووە بە ژینگە بە دڵنیاییەوە زیانیشی هەیە، بەڵام ئەو سوودانەی کە هەیەی ئەبێ بە هەند وەرگیرە. بۆ نمونە یەکێ لە سوودەکانی ئێمە لە ڕێی تەکنۆلۆژیا ئەزانین کە ئایا هەواکەمان چەندێکی پاک و چەندێکی پیسە بۆ بتوانین کاری لەسەر بکەین. بۆ نمونە لە ڕووی تەکنۆلۆژیاوە ئەتوانین زەویەکانمان بۆ نمونە سیر بکەین بزانین ئایا ئەو زەویە گونجاوە بۆ کاریتیا بکرێ یا خۆتیای نەکرێ، هەج مەبەستێکمان هەبێت لەوێیە. و بۆ نمونە لە ڕێی تەکنۆلۆژیا چەندین ئامێر بەرهەم هاتووە کە ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین و وەکو وزەی کارەبا وەکو بۆ ئاو عنی زۆر شت هەیە کە ئێمە ئەتوانین لە ڕێی تەکنۆلۆژیاوە کاری لەسەر بکەین و سوودی بگەێنێ بە ژینگە و بێگومان زیانیشی هەیە. ئەو کەسی کە ئەوێت بۆ نمونە ئەو کەسی ئەوێت کە ژینگە چۆن مامەڵی پێ بکە بە دوو جۆر ئەوێت کەسی بەرامبەرەکە خۆی دەورەبینێ. بۆ نمونە ئەتوانی بە شێوەیەک سوودی لێوەرگری لە تەکنۆلۆژیا بۆ زیینگە زیانی پێبگەێنی، ئەشتوانی بە شێوەیەک سوودی لێوەرگری سوودی پێبگەێنی. ئەو کەسێک کە ئێوە زیانی پێبگەێنی ئەوە ئەبێت تەمەحکارێکی داگیرکەری هەبێ، خراپەکاریەکی هەبێ، ئەنج ئەتوانێت بۆ شێوەیە مامەڵی پێکە. بەڵام کەسێک ئەگەر مەبەستی لە ژیان و ئومێدێکی بە ژیان و هەبێت و چاوی لە کەسانی ترەوە هەبێت بە دڵنیاییەوە بی لە سوودەکانی ژینگە ئەکاتەوانێ تەکنۆلۆژیا بەکاربێنێ بۆ سوودەکانی و هەچ کەسێکیش کە بەرنامەساز بێ یان بۆ نمە پرۆگرامەر بێ خۆی ئەو کاتە ئەو کەسە ئەتوانێت ئیشی لەسەرکە و خۆشی ئەو کاتە یەکلای ئەکاتەوانێت لە چ لایەن یەکێوانێ کاری لەسەر بکات. بە شێوەیەکی گشتی تەکنۆلۆژیای ژینگەی لە دەروی وڵات یعنی بە شێوەیەکی گشتی لە جیانە ئیسیفادەی زۆری لێکراوە. نمونەش بۆ ئەوانە بۆ نمونە کە توانیانە لە وزەی خۆر بڵین کارەبا بەکاربێنن بەرهەم بێنن یاخود لە توانای با دووبارە کارەبا بە کارەبا بەرهەم بێنن، لە ئاو کارەبا بەرهەم بێنن بەو جۆرە لە ڕێگەی تۆڕباینەوەوانەوە. هەروەها لە ڕێگەی پاشەڕۆی ئاژەڵ توانراوە ئەوش دووبارە بسووتێنێ و کارەبای لێ بەرهەم بێنێ. یەکێکە لە تەکنۆلۆژیای ژینگەیەکان کە سوودێکی زۆرە دووبارە بەکارهێنانەوەی مادەکانە. بۆ نمونە ئێستا لەلای ئێمە خەڵکانێکی زۆر ئەڕۆنە دەرەوە سەیرانگاکان ئەنواع بتڵی شوشە و پلاستیک و مەوادی خۆراکی لە دوای خۆیانە بەجێڵن. ئەگەر هاتوو ئێمە بڵێن چەند هینێکمان چەند تەنەکە خۆڵێکی جیاوازمان هەبێ بۆ جیاکردنەوەی ئەم شتانە دوایی ئەتوانین دووبارە ئەمانە کە پێوتی ڕیسایکلین دووبارە بەکارهێنانەوە بەکاریان بێنینەوە، هەم ژینگەکەمان لە پیسی ئەپارێزی و هەرم ئەشتوانین لەو مەوادانە ئیسیفادەکەین. ئەمە یەکێکە لە ئیسیفادە زۆر گەورەکان کە لە ئەوروپا زۆر ئیشی پێەکەن. ئەتوانم لەم پۆینتەشە ئێستا کوردستانیش لەو بوارەیە دەستی پێکردو ئیشی بۆکە بە جارێ بیدایەتی هێشتا ماومانە. خاڵێکی تر لەوەی لە تەکنۆلۆژیای ژینگەی ئەوەیە کەوا لە ئەوروپیەکان دەکەوا داتا سنتەری زۆر باشیان هەیە، ئەتوانن تەخمین بکەن بۆ کەشوهەوا بۆی بزانن ئەم مانگی پێشوو ئەم ڕۆ یاخود ئەم هەفتەی ئاوهەوا چۆنە بێ، باشە بێ، خراپە بێ، فەیەزانە دروستە بێ، بوومەلەرزە دروستە بێ. بەداخۆی ئێمەش لەو بوارە ئێشتا نەمانتوانیوە سوود لەو تەکنۆلۆژیا ببینین کە ویش تەسیرێکی زۆری هەیە بۆ سەر ژینگە. لایەنێکی کە بوو ئەوە بوو کە پێشووتریش باسمان کرد لە ڕێی بەرهەمێنانی سیارەی زیرەکەوە کە لە باوزەی خۆر ئیش بکە یاخود بە کارەبا ئیشکا ئەویش پێویستی بە بەنزین و گاز و ئەوانە نابێت چونکە ئەوانە شەمی ئەسووتێ و ئەچێتە خۆرەوە، ئەوەش کێشەیەکی ترمان بۆ دروستەکەم. لە لایەکی تر ئەتوانین لە بواری کشت و کاڵیە زۆر ئیسفادە لە تەکنۆلۆژیا وەربگرین بۆ دوورینەوەی بەرەمەکانمان، بۆ
داهێنانی بەرهەمێکینەوە لە بەرهەمێکی ترەوە بەم جۆرە ئەوانش لە کە پێوت بە ساینس بایۆتەکنۆلۆژی ئەتوانیش لەوانە ئیسیفادە وەرگنی ئەویش تەکنۆلۆژیا ڕۆڵێکی گەورە ئەبینێ لە پیشەسازی سەناعیە هەروە لە پیشەسازی حیواناتە لەوانش ئەوەش دەورێکی باڵا ئەبینێ ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی ئەمانە لایەنە ئەرێنیەکانی تەکنۆلۆژیا. بە شێوەیەکی گشتی ئەتوانم کوردستان بڵین ناڵێم هەر هیچ نەکراوە لە بیدایە تاین زۆر ئەوەی بۆی بتوانین ئیسیفادە لە تەکنۆلۆژیا بگرین بۆ خزمەتی ژینگە یەکێ لەو کۆمپانیانی کە هەیە ئێستا لە دووبارە بەکارهێنانەوەی ماوەدەکانی وەکو شوشە و پلاستیکوانە وەکو من جۆم لێ بۆ ئێستا لە کوردستانە کارەکەن یا چەند کارگەیەکی بچووکن بەس بە شێوەیەکی گشتی ئێمە ئێستا نەمانتوانیوە بە تەواوەتی سوود لە تەکنۆلۆژیا وەربگرین بۆی بتوانین ژینگەکەمانی پێ پارێزین و یعنی کەشوهەوایەکی پاکمان هەوێت. طبعا تەکنۆلۆژیا لە هەم زیانی هەیە و هەمیش سوودی هەیە لە دوو ڕۆوە دەورە بینێت ئێمە لە وڵاتی خۆمانە ناتوانین هەڵسەنگاندنێکی تەواو بکەین کە ئایا سوودی گەیاندووە یاخۆ زیانی گەیاندووە بە ژینگەکانمان یان بە هەر شتێکی تر چونکە ئێمە زۆر سوودمان لە تەکنۆلۆژیا نەبینەوە وڵاتی خۆمان بەڵام لە وڵاتانی تر طبعا نەبینی ئەڕێتە هەر شتێک بەرەبەرە شتەکان بەرەو جیهانی دیجیتاڵی ئەڕات یاخۆ بڵێن جیهانی تەکنۆلۆژیا ئەڕات کە هەر شتێک هەبێت سەریەخەن بۆ ئەوەی کە پێویستیان بە شتی لاوەشی و احتیادی نەبێت بە نمونێکی بچووک و نمونێکی بەسیط بگرینە بەر شوێنی پارکینگەکانە کە ئەچتە و هەر وڵاتێک شوێنی پارکینگی خۆی هەیە تۆ کەسێک نابینیت کە لێ وەستا بێت و ئیشێکی هین بەکە مەگەر لە ئیشێکت بۆ بکایان شتەوە مەگەر لە حاڵەتێکی نەخوازرا بێت کێشەیەک شتێک لە بەرنامەکانە بێت کەسێک دێت و شتەکان بشانێ و خۆت بە ئیسراحەتی خۆ دەچتە شوێنی پارکینگەکە و پارکینگەکەی ئەمە لە ڕووی سوودەکانیەوە طبعا نمونەی تریشمان هەیە بۆ زیانەکانی زیانی زۆری هەبووە زیانی تەکنۆلۆژیا لە ڕادە بەدەرا چکە وڵاتان بە مەبەستی خۆیان بەکارێنن مەبەستیەوە بەکارێنەکە بست لە ناو بوارێکی خراپی جەنگیەوە یاخود با بڵێن لە شوێنانی تر وەکو سیاست بە خراپی بەکاریهێنن لە ڕووی سیاستەوە طبعا چەند نمونێکی گەورە و بچووکشمان هەیە لەو بارانەیە یەکێک لەو نمونانە ئەوەیە کە ئەسا وڵاتانی وەکو سین وڵاتی سین و ئەم وڵاتە ئاسیایەکان زیاتر لە بواری هاکینگە بەکارهێنن تەکنۆلۆژیا زیاتر بۆ نمونە ئەچنە بواری هاکینگ و هەوڵێن داتا و شتی خەڵک ببن و بەکاری بێنن تاوەکو بتوانن کە لە شتی خراپ بەکارێنن وە لە ڕووی ژینگەیشەوە طبعا زیانی هەیە زیانەکانی لە ڕووی ژینگەیەوە لە ماوانەی پێشووە کە خەڵکێکی زۆر خۆپیشاندانیان کرد بۆ ئەوەی کە ئەلاسکا پرۆجێکتێکی ڕاگەیاندبوو کە چووە ئەو شوێنانە و چۆن بڵێ ژینگەی پیسە کرد زۆر ژینگەی پیسە کرد لەو شوێنانەیە ئەو تاسیرێکی زۆری خستە سەر زەوی لەبەرەوە هەموو وڵاتان هاتنە دەنگ و وتیان کە ئەبێت ئەمریکا ئەو شتە ڕابگرێت ئەو بەرەپێشتنی تەکنۆلۆژیا. لە لایەنە نێرێنەکانی تەکنۆلۆژیا ئەوەیە بۆ نمونە ئێمە ئەو سۆشیال میدیانی کە هەمانە ڕۆژانە ئێمە بەکارێنی لای چەکین پڕی ئەمانە کۆمپانیا زەبەلاحەکان لە ڕێگەی ئەو لایکی ئێمەوە قازانجێکی زۆریان دەسەکەی ئانیش ئەو داتانی کە تۆکەنەوە پێویستیان بە شوێنێک هەڵبگرن کە بە سێڤەر ناوە برێ ئەم سێڤەرانە
پێویستی بە مەساحەیەکی زۆرەیە بۆ نمونە بەس تەنها لە ویلایەتە گوزدەکانی ئەمریکا بەس تەنها کۆمپانیای فەیسبوک زیاتر مەساحەی لە 10 مەلعەب زیاتر داگیر کردووە لە چەند ویلایەتەکە بەس بۆ دانانی سێرڤەرەکانی طبیعی ئەو لەوە داهاتێکی زۆری دەستەکەوێ و ئەوش مەساحەیەکی زۆر بەکارەهێنێ بۆ ئەم ئیش و کارانە ئەتوانین بڵین ئەوە یەکێکە لە لایەنە نەرێکانی یەکێکی تر لە لایەنە نەرێکانی فەیسبوک ئەوەیە ئێمە بێ مناڵەکانمان ئاگادار بین کە نەتوان چۆن ناو فەیسبوکەوە چونکە تا حدێ فەیسبوک هەندێک شت بڵاوە کرێتەوە کە بۆ مناڵان یاخود بۆ گەورەش لایەنی ئیجابی هەیە خەتەریات لەسەر دەرونی دروست دەکاتەوە بەلایکێک کە ئەو ڤیددیۆیە لایکەکەی ئەڕوا بۆ چەند کەسێنیکە بۆ هەزاران کەسی کە ئەو ڤیددیۆیە بینێت جا ئەگەر ئەو ڤیددیۆیە ناوەڕۆکێکی باش پێشکەش بە خەڵکە خەڵک لێوی فێرە بێ ئەگەر ناوەڕۆکەکەی خراپێ ئەوە خەڵک تووشی نەخۆشی دەرونی ئەکا بە تایبەتی ئەوانە زۆر خراپن بۆ کەسانی بەتەمەن یاخود بۆ کەسانی خوارد تەمەن 18 ساڵ بە تایبەتی مناڵەکانان ئەبێ ئاگادار من لەو بوارانە. لە هەموو بارێکە دوو لایەنمان هەیە لایەنی ئەرێنی و لایەنی نەرێنی بە هەمان شێوە لە تەکنۆلۆژیاش هەمان شێوەیە لایەنی ئەرێنی و لایەنی نەرێنیمان هەیە کە ئەکەوێتەوە سەر ئەو کەسێک کە بەکارهێنێت چونکە تەکنۆلۆژیا کە دروست ئەکرێت بۆ لایەنی سوود بۆ ئاسانکاری ژیان دروست ئەکرێت ئەویش ئەکەوێتەوە سەر ئەو کەسانەی کە بەکارهێنن دوو نمونەمان هەیە بۆ لایەنی ئەرێنی و بۆ لایەنی نەرێنی بۆ نەرێنیەکە ئەوەیە کە لە جەنگا بەکارهێنرێت کە بۆ نمونە فڕۆکەی بێ فڕۆکەوان کە ئەمە زیانێکی زۆری هەیە ئەو چەکانەی کە دروست دەکرێت بە لایەنێکی تەکنەلۆژیا دروست دەکرێت کە پێویستی بە هیچ بەکارهێنەرێک نییە بەڵکو خۆی ئیشەکە بە لایەنێکی زیرەک ئیشەکە و لایەنی ئەرێنیشمان هەیە وەکو ئۆتۆمۆبیلی زیرەک کە بە هیچ سوتەمەنیەک ئیش ناکا کە ئەمە سوودێکی زۆری بە ژینگە گەیاندووە کە لە زۆربەی وڵاتانی جیهانە بەکارهێنێت چەنەها شەریکات هەیە کە ئۆتۆمبیل دروستەکە بە بێ سوتەمەنی کە ئەمەش سوودێکی زۆری هەیە ئەکەوێتەوە سەر ئەو کەسانەی کە بەکارهێنێ ئەو ئامڕازانەی کە بەکارهێنرێ بەگشتی سوودێکی زۆری هەیە بەڵام ئەگەر بە هەڵە بەکاری بێنی بەرەو هەڵدەرێکی گەورەمانە بە بۆیە پێویستە لەسەر هەر تاکێک لەلایەن خۆیەوە کە دروستکەرە یا بەکارهێنەرە چۆنەڵی بە شێوازێک بەکاری بێنێت کە سوود بە هەمووان بگەێنێت خۆی لە تاکەوە دەست پێکات کاتێک کە پرۆجێکتێک سۆفتوێرێک دروست ئەکرێت بۆ لایەنێکی تەکنەلۆژی بۆ سوود دروست ئەکرێت بەڵام ئەکەوێتەوە سەر بەکارهێنەر کە بە سوود بەکاریهێنێت یان بە زیان بەکاریهێنێت ئەو ئەکەوێتەوە سەر تاک کە بەکاریهێنێت بەنسبەت ئەوەی کە تەکنۆلۆژیا بخینە بواری ژینگەوە ئەکرێت لە ڕێگەی یاسانی و دەوڵەتەکانە یاسای باشتر دابنرێ بۆی وا لە ئیجبارکە یعنی وا لە دەوڵەتەکان کە ئیتر بە دوورکەونەوە تەکنۆلۆژیا بخەنە بواری حربەوە بیخەنە لە خزمەتی مرۆڤایەتەوە بیخەنە مزگەوتی خزمەتی ژینگەوە ئەمەش پێویستی بەوەیە یاساڕاستایەکی باش شێوێ دامێکی مادی باش شێوێ هاندانێکی زۆریۆی لە ڕێگەی میدیاکانەوە یعنی فەرەهەمکردنیەکی جێوێکی زۆر باشێ بۆی ئێمە بتوانین ئەو هەدەفە بکەین.
ئەم تەکنۆلۆژیانی کە هەمانە طبیعی ئەو کۆمپانیا زەبەلەحانە خاوەنداریەتەکەن کە لە وڵاتەکانی ئەوروپا و ئەمریکا هەن بۆ نمونە کۆمپانیای IBM و گوگڵە دێڵە سیسکۆیە هەروە کۆمپانیای کە هەیە مارتین لەکیتودا کە لە بواری تەکنۆلۆژیای سەربازی ئیشەکەن ئەم کۆمپانیانە ئەتوانم بڵێم لەلایەن سەرمایه‌دارەکانەوە خاوەنداریەکەن کە پشتیان هەیە لەو کۆمپانیانەوە طبیعی ئەتوانم بڵێم سەرمایه‌داری و ئابووری تقریبی وەکو یەک گرێدراوی یەکترین وەکو ئەگە بۆ نمونە بێنێ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کە سیستەمی سەرمایه‌داری بەڕێوەبا لە پشت ئەمەشەوە ئەو کۆمپانیانە هەن کە یارمەتی ئەو سیستەمە ئەبەن و بە پارێکی زۆر دەفعی ئەو سیستەمە ئەکەن و یعنی ئەوان بڕیاردەرن لە سیستەمەکانە هەدەفی ئەمانیش تەنها ئەوەیە کە قازانجێکی زۆر بکەن بە کولفەیەکی کەم لەلایەکەوە و لەلایەکەوە توانای سەربازی خۆیان بسەلمێنن لە ڕێگەوە بتوانن هەدەفەکانی خۆیان ببێشن خۆتان نەزانانی ئێستا لەم دنیای ئێستا چێ توانای سەربازی و تەکنۆلۆژی بەهێزی هەبێ ئەوە دەساڵەتی هەیە بە سەرزەویا بۆ ئێستا ئەگەر بیبن منافەسیی گەورە هەیە لە بینی چاینا و ئەمریکا ئەمە تحکومەکەن بەیەکی و منافەسی یەکتریەکەن ئەمە لەو بڕوان تەکنۆلۆژیایەک لایەکاتەوە کێ باشترین تەکنۆلۆژیا ئەمڕۆ بێنێتە بازاڕە و عەرزی بکە و تهدیدی ئەوی بەرامبەری پێ بترسێنێ ئەتوانێت تحکوم کا بە عالەم. بەڵێ بە تەکید ئێمە ئەتوانین تەکنۆلۆژیا بخێنە بواری ژینگەوە بەڵام ئەمە ئیشێکی ئاسانیە ئەبێ ئیشی بۆ بکرێت چی لەلایەن ئەکادیمیەکانمانەوە لەلایەن زانکۆ پەیمانگەکانەوە ڕیسێرچ و تۆژینەوەی باشی لەسەر بکرێ و ئیشی بۆ بکرێ چی لەلایەن حکوومەتەوە ساپۆرتی مادی بکرێ ئەو ڕیسێرچ و پرۆژەکتانی کە هەمانە پشتگیریی دارایی زۆری پشتگیریە بکرێ بۆی بگاتە هەدەفی خۆی و بەرهەمی هەبێ یعنی ئەو شتێک نییە بێ تاگلایەنە ناکرێت بە فەرد ئەبێ بە لە چەند لایەنێکەوە بکرێ هەم ئینستیتوتەکانمان مەحپەیمانگەکانمان لە بواری ڕیسێرچ و لۆکۆڵینەوە لەو بارەیە داهێنانی تازە بکەن هەم فێرخوازەکانیشمان لەو بارە ئەکتیڤ ئیشکەن و لایەکەوە ئێمە پێویستمان بە دارایەکی بەقووەتە بۆی بتوانین تەکنۆلۆژیا بخینە ژینگەوە ئەوش پێویستمان بەلایانی ئیتر ڕێکخراوە بێ حکوومەت بێ بتوانن لەو بارەیە سەپۆرتی دارایی هەم فێرخوازەکان هەم زانکۆکان هەم پەیمانگاکان بکەن بتوان بۆی لەو بوارە لێکۆڵینەوەی زیاتر بکەن ئیشی زیاتر بکەن و ئەنجامێکی باشتر بەرهێن بە تەکید ئێمەش یعنی هیچمان گەمتر نییە لە وڵاتەکانی ئەوروپا ئەتوانین ئەو فکرە و تەکنۆلۆژیانی ئەوان نیشانە ئێمەش پەرەی پێبێن و بێنینەوە کوردستانی خۆمان و ئیسفادی لێ بکەن بەنسبەت ئەوەی کە تەکنۆلۆژیا بخینە بواری ژینگەوە ئەکرێ لە ڕێگەی یاسانی و دەوڵەتەکانە یاسای باشتر دابنرێ بۆی وا لە ئیجبارکە یعنی وا لە دەوڵەتەکان کە ئیتر بە دوورکەونەوە تەکنۆلۆژیا بخەنە بواری حربەوە بیخەنە لە خزمەتی مرۆڤایەتی و بیخەنە مزگەوت خزمەتی ژینگەوە ئەمەش پێویستی بەوەیە یاسا و ڕاستایەکی باش شێوێ دامێکی مادی باش شێوێ هاندانێکی زۆریۆی لە ڕێگەی میدیاکانەوە یعنی فەرهەمکردنیێکی جێوێکی زۆر باشێ بۆی ئێمە بتوانین ئەو هەدەفە بێت. طبيعي ئەتوانم بڵێم لە کۆتایی دەرئەنجامی باسەکەی ئێمە ئەگەینە ئەوەی کە ئایا تەکنۆلۆژیا لە خزمەتی مرۆڤایەتی ئایا خود لە خزمەتی سەرمایه‌داریە
بەڕێی من ئەوەنەی تەکنۆلۆژیا لە خزمەتی سەرمایهداریە بوو ئەوەنە لە خزمەتی مرۆڤایەتیانە باشترین نمونە ساڵانێکی زۆرە بە ملیۆنەها کەس لە عالەما لە ڕێگەی نەخۆشی ئایدز و سەرەتانەوە ئەمرن شەریکاتە گەورەکانی دەرمان بە تەکید ئەمانیان زانیوە کە چارێک بۆ سەرەتان بدۆزنەوە بەس لەبەر ئەوی کە لە بەرخاتیەوەی کە داهاتێکی زۆریان دەسەکەوێت لەبەر دەرمان ئەمان نەکردووە ئێستا بۆ نمونە وڵاتێکی رووسیا هەروەکو تەحەدا کە وڵاتە گەورەتەکانەگەڵی من بەم نزیکانە ڤاکسینی نەخۆشی سەرەتانە ئەخەمە بازاڕەوە و ئیتر ئەو کێشەیە کۆتایی پێرمە ئەی باشە بۆ پێشتر پێش 20 ساڵ 30 ساڵ 6 ساڵ ئەم شتە هەر بۆ شاراوەتەوە هۆکاری ئەوەیە بۆ ویستویانە لە ڕێگەی ئەمەوە پارێکی زۆریان دەست پێ و قازانجێکی زۆرکەن ئەمەش هەر فکری سەرمایهداری و کەپیتالیستی